إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. أما بعد، فإن خير الكلام كلام الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. خۆشەویستان، پرسیار لە خۆمان دەکەین باشە باران بۆ تاخیر بوو؟ بۆچی باران تاخیر دەبێت؟ بۆچی خوای پەروەردگار ئەو خێر و بەرەکەتەی لە ئێمە گرتووەتەوە؟ یەکێک لە هۆکارەکانی تاخیربوون و نەبوونی باران ئەوەیە کە دەوڵەمەندەکان زەکات دەرناکەن. سوێن بەخوای ئەرز و ئاسمان، ئەو دەوڵەمەندانەی کە موسڵمانن لەم وڵاتەی خۆماندا و لە وڵاتەکانی تریشدا بە هەمان شێوە، ئەگەر زەکاتەکانیان دەربکەن یەک فەقیر نامێنێ. سوالکەر ئەو پیشەیەوە قەت واز نایێنێ، هەزار دەفتەری هەبێ وازە سوال نایێنێ. باسی فەقیر دەکەم، فەقیری ڕاستەقینە. بەڵام بەداخەوە دەوڵەمەندەکان زۆربەیان نە ئاگیان لە نوێژە، نە لە جومعەیە، نە لە جەماعەتە، نە لە زەکاتە، نە لە ڕۆژووە، هیچ شتێک. خوای گەورە غەزەبێکی ڕژاندووە بەسەریانە، لە قیامەت هەمووی دەبێتە مار و دوو پشک ئەو ماڵ و سەرۆت و سامانی کە هەیەن. ئەگەر زەکاتەکان دەربکرێ بێگومان باران دەبارێ. بەڵام قەومی ئێمە موسڵمانان دەوڵەمەندە گەورەکان و زەبەلاحەکان زەکات دەرناکەن ئیلا کەمێکیان نەبێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح جامع صغیرە دەفەرمێ: وما منع قوم زكاة أموالهم إلا منعوا القطر من السماء ولولا البهائم لم يمطروا. هر قومك هر قليكي مسلمان وازا كافركان بينا كافركان باراني بو باري بلا مو بس تنيا دنيا هي. هر مسلمانك خويبا باوردار بزاني وشايتمان بهني لولا شو تماشاتك قومك زكاة درناكن منعي زكاتكن إلا خوای گەورەش لە بەرامبەری ئەوەدا ئەوان منعی ئەوە دەکەن، ڕێگری دەکەن و زەکات دەرناکەن، خوای گەورەش ڕێگری باران دەکات. ئەگەر لەبەر ئاژەڵەکان نەبێت خوای گەورە بارانیان هەر بۆ نابارێنێ. وەڵڵاهی دووری مەگرە ئەو تۆزش کە ئەم ساڵانە ئەبارێ بەهۆی ئاژەڵەکانەوە نەک بەهۆی ئێمەوە. چونکە قەومەکان هەر کاتێ زەکاتیان دەرنەکرد دەستیان خۆیان گرتەوە، خوای گەورەش منعی باران دەکات لەو گەلە. تەماشا دەکەی سبحان الله لە وڵاتەکان لە ئەوروپا، لە وڵاتەکان لە هەموو وڵاتەکانی تر بێدینەکان، تەماشا دەکەی تۆ ئەگەر ئیشی سپی بکەی، بەڕەسمی ئیش بکەی، دەفتەرێکت دەستکەوێ بەلایەنی کەمەوە لە 20 وەرەقە و بۆ 30 وەرەقە بۆ 35 وەرەقەی تر بەپێی وڵاتەکان ئەگۆڕێ، وڵاتێ بۆ وڵاتێ، ئەوەندە پارەت لێ ئەسێنێ. واتە ئەگەر بەلایەنی کەمەوە تۆ دەفتەرێ پارە ئیش بکەی، دەفتەرێ خێر بکەی، دەفتەرێکت هەبێ 120 زیاتریشی بۆ حکومەتە. بەڵام ئیسلام داوای 120 نەکردوە، 102.5. واتە تۆ ئەوەی کە پەیدای دەکەی لە دەفتەرێکە 2 وەرەقە و نیوی بدە بە فەقیر، نەک 30 وەرەقە و 40 وەرەقە و 20 وەرەقە. بۆیە دەوڵەمەندەکان زەکات نادەن. تەماشا دەکەی بارانیش کەم دەبارێ. ئێستا ئەمڕۆ جومعەیە، بڕۆ بۆ ئەو ڕێگانێکی ڕێگای سەیرانگاکان و خەڵکە چێ بۆ سەیران، بڕۆ سەیری ئەم هەموو پیاوە ئەبوو شوارەبە بکە، بە سمێڵێکەوە خێزانەکەی خستۆتە پێش سەیارەوە بەسەری ڕووتەوە، کچەکەی بەسەری ڕووتەوە، لەو دەشتەدا کچەکەی و خێزانەکەی دەیەها و سەتەها کەس دەیبینێ بەسەر سافیری و بەسەری ڕووت. تەماشا دەکەی خێزانەکان و کچەکانمان بەسەری ڕووتەوە بە جلێکی ناشەرعیەوە ئەچنە دەرەوە بۆ ئەو شوێنەی کە خوا بارانێکی کەمی بۆ بارانەوە سەوزی کردووە، جوانی کردووە، لەو لاشەوە دەڵێن باران بۆ تاخیر بوو. بۆ باران تاخیر بوو؟ ئەی بۆ بە خۆتان ناچیتەوە؟
یەکێتر لە هۆکارەکانی تاخیربوونی باران و نەمانی باران ئەوەی کە ئێمە وازمان لە ئەستەغفیرڵڵاه هێناوە. نوح پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی فقلت استغفروا ربكم إنه كان غفارا يرسل السماء عليكم مدرارا. هود پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ هود فەرمووی سەلامی خوای لەسەر بێ ويا قوم استغفروا ربكم ثم توبوا إليه يرسل السماء عليكم مدرارا. ئەم پێغەمبەرانە سەلامی خوایان لەسەر بێ بە قەومەکەی خۆیان فەرموو ئێوە بڵێن ئەستەغفیر الله، واتە خوای داوای لێ خۆشببوون لە تۆ دەکەم، بگەڕێنەوە بۆ لای خوا، خوای گەورە لە ئاسمانەوە بارانی بە ڕەحمەتتان بۆ دەبارێنێ. بەڵام ئێمە وازمان لە ئەستەغفیر الله هێناوە. باشە کێمان لە خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم پاکتر و باشترین بێتاوانترین کەس حەدی نییە. بەڵام لە کاتێکا ڕۆژانە بەلایەنێکم و 70 جار 100 جار دەڵێ ئەستەغفیر الله، خوای لێم خۆش بە. ئێمە ڕۆژی 100 جار دەیڵێن، 50 جار دەیڵێن، نە، وازمان لەوەی هێناوە داوای لە خۆشببوون لە خوا بکەین، لەگەڵ ئەوەدا گوناه و تاوان زۆر دەکەین، بەڵام ئەستەغفیر اللهمان کەمە. کەواتە بزانە ئێمە وازمان لە ئەستەغفیر الله هێناوە ئەگەر هەمومان بەردەوام بڵێن خوای لێمان خۆش بە، چونکە ئێمە بەردەوام گوناه دەکەین، مەلایکە نین. کاتێک کە تۆ گوناهی دەکەی بەپێی حەدیث تقریبا نزیکی 6 ساعات پێغەمبەری خوا فەرمیێ صلی الله عليه وسلم مەلایکە لەسەر تەوەستەی خوای گەورە دەفەرمێ مەینووسە خراپەکەی، بەڵام چاکەی یەکسەر دەنووسرێ. خراپە 6 ساعات تقریبا مەلایکە لەسەرت ئەوەستەیە، ئەگەر لەو مەسافەدا تۆبە بکەی گوناحەکەت نانووسرێ. بەڵام ئێمە نەک 6 ساعات 6 ساڵ دوای وەش داوای لە خۆشببوون لەخوا ناکەین. کو ئەستەغفیر اللهمان ئەمڕۆ چەندێکتان 100 جارتان ئەستەغفیر الله دەی، بەس بە خۆمان با بچینەوە. یەکێ هۆکارەکانی باران زۆربوونی باران ئەستەغفیر اللهە و گەڕانەوەی بۆ لای خوا. یەکێ لە هۆکارەکانی نەمانی باران وازهێنانە لە ئەستەغفیر الله. بڕۆ ئێستا بڕۆ بۆ دەشتە، بڕۆ ماڵەکانەوە، هەر گەنجە و هەر خەڵکە دەبینیت ئەهلی مزگەوت و جومعە و جەماعەتە خەریکی نێرگەلە کێشانە، خەریکی جگەرە کێشانە، خەریکی ڤەیپە، نازانم ئێستا پەیا بۆ حساب مسەقەفە پتێگەشتووە حساب ئەمە زەرەری نییە. لە کاتێکە دکتۆرەکان دەڵێن زۆر لە جگەرە خراپتریشەوە. تۆ ئەگەر ڕۆشنبیر بە قسەی دکتۆر بۆ ناکەی، ئەگەر دکتۆرەکەش خواردی دیارە دکتۆرەکەش وەک تۆ وایە، هیچ فەرقێکی نییە لەگەڵ تۆدا. ئەوەی کە دەڵێ قسەی تەطبیقی ناکات. ئەم هەموو جگەرە دەخۆنەوە، ئەم هەموو نێرگەلە و ڤەیپە دەکێشن لە کاتێک شاڵێن باران بۆ نابارێ. ئەزانی پێغەمبەری خوا چی دەفەرمێ صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح بوخاریدا دەفەرمێ كل أمتي معافا إلا المجاهرين. جگەرە خۆرەکان بە خۆتان نابچنەوە. ئیشەڵا جومعەیە تایبەت باسی جگەرە و حکمی جگەرە دەکەین. کاتی خۆشی باسمان کرد لە خودبەی تایبەتە. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم باوەڕتان بە صحیحی بوخاری هەیە، باوەڕتان بە پێغەمبەری خوا هەیە صلی الله عليه وسلم، هەمومان دەڵێن بەڵێ، جگەرە خۆر و جگەرە نەخۆر، نێرگەلە کێش و نێرگەلە نەکێش دەڵێ بەڵێ باوەڕم پێیەتی. دەی خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ هەموو ئومەتەکەم خوا عەفوی دەکا و لێی خۆش دەبێ، ئیلا کێ نەبێ، ئیلا ئەو کەسانە نەبێ کە بە ئاشکرا گوناه دەکەن. جگەرە خواردن تاوانەیە تاوان نییە، حرامە، هەر کەس دەڵێ حەڵال بابێ بۆ لای من. بەس نەڵێن نەنکم وایە باپیرەم وایە، بە ئایەت و حەدیث قسەی لەگەڵاکە. هەر شتێک پیس بێ حرامە. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەوەی بە ئاشکرا تاوان دەکا خوا لێی خۆش نابێ. جگەرە خواردن بە تاوانێکی ئاشکرایە، کابرا ڕیشی دەتاشێ تاوانێکی ئاشکرایە، نێرگەلە دەخوا تاوانێکی ئاشکرایە. ئەمە تاوانێکە ئینسانە بێ زۆر ئاگاداری خۆت بترسە لەوەی خوا لەو تاوانەت خۆش نەبێ کە ئەنجامی دەدەی. هەموو ڕۆژێ نێرگەلە و جگەرە خواردن بۆنێکی پیسر لێ دێ، خۆت بێزارەکەی، مەلایکە بێزارەکەی، خەڵکیش بێزارەکەی. ئەمەیەکی لە هۆکارەکانی نەمانی باران ئەوەیە کە ئەو هەموو جگەرە دەخوا، ئەو هەموو نێرگەلە دەخوا، ئەو هەموو تاوانە دەکات ڕۆژانە، ناڵێ خوایە لێم خۆش بە، داوای لێ خۆشببوون خۆش ناکە. بۆیە تاوان بە ئاشکرا بکەی خوا لێت خۆش نابێت، لەو تاوانەت خۆش نابێت، ئیلا مەگەر وازی لێ بێنی بە کۆتایی پێ بهێنیت. کەواتە بگەڕێنەوە بۆ لای خوا. ئەگەر حەستان لە بارانە بگەڕێنەوە بۆ ڕێگای خوا. ئەستەغفیر الله زۆر بکەن، بەردەوام بڵێن خوای لێمان خۆش بە.
ئەو کاتە بزانە بەرەکەتی ئاسمان چۆن بەسەرمانە دەڕژێ ئینشاءالله. یەکێت لە هۆکارەکانی تاخیربوون و نەمانی باران ناشکوریە. خوای گەورە دەفەرمێت لە قورئانی پیرۆزە نمونەی شارێکمان بۆ دەهێنێتەوە. خوای گەورە دەفەرمێت وضرب الله مثلا قرية كانت آمنة مطمئنة يأتيها رزقها رغدا من كل مكان. خوای گەورە و میهرەبان لە قورئانی پیرۆزە نمونەی شارێکمان بۆ دەهێنێتەوە. ئەم شارە زۆر دڵخۆش بوون، شارێک بوون هێمن و ئارام، وڵاتێک شارێک هێمن و ئارام، لە هەموو لایەکەوە خوا ڕزق و ڕۆزی بۆیان دەنارد، لە هەموو لایەکەوە خێر و بەرەکەت ڕژا بوو بەسەریاندا، بەڵام فەکەفەڕەت بئەنعومی الله، ئەوان ناشکوریان کرد و سپاسی خوایان نەکرد لەسەر ناز و نیعمەتەکانی. ئێمە ناشکوریمان کرد، ئای 2008 و 2009 حتا پێش چواردە ژیانمان چەندێک خۆش بوو، چەندێک کەسابەت و پارە و چاک بوو، ئای ناشکوریمان کرد، ئای سپاسی خوامان نەکرد. معاشخۆر دەوی خوا بیبڕێ، کاسبکار دەوی خوا بیبڕێ، ناشکوریمان زۆر کرد. ئەو کاتە خوای گەورە دەفەرمێ ئەو شارە کە هەموو لایەکە خوا ڕزقی ڕژاندوو بەسەریاندا، لەو پەڕی هێمنی و ئارامی و خۆشی دابوون، فأذاقها الله لباس الجوع والخوف بما كانوا يصنعون. خوای گەورە ترس و خەوفی بۆیان دروست کرد، برسێتی بەسەریانە سەپاند بەهۆی ئەو کردەوانەی کە کردیان و ناشکوری خوایان کرد. والله هەتا ئەوە حاڵی ئێمە بێ ناشکوری بکەین، دڵنیا بە خوا غەزەبمان لێ دەکرێت. هەر کەسێک ناشکوری بکات دڵنیا بە قەت دڵخۆش نییە، ئەوەی دەکروزێتەوە ناشکوری دەکات. بەخوا هیچم نییە لە کاتێکە پارێ چاکی لە ماڵەوە خەوانەوە، بەخوا نیمە بەخوا نیمە، دەی خوای گەورە بە درۆت نەخاتەوە. وەڵی نەفەر من دەناسی خاوەنی خۆی دەوی خاوەنی 300 دەفتەر بوومە، 300 دەفتەر، هەر دەوی نیمە هەر دەوی نیمە ڕۆژی موسڵمانە وتی خوای گەورە بە درۆت نەخاتەوە، خوا ئاگداری ئیفلاسی هێنا، نیمە ئەی وەڵی لە کاتێکە خاوەنی 300 دەفتەریش بوو. ئەمە قسەی خۆیەک. ناشکوری زۆر خراپە، کڕوزانەوە زۆر خراپە. خوای گەورە لە قورئانی پیرۆز باسی ئیماندار دەکات، دەفەرمێ يحسبهم الجاهل أغنياء من التعفف. ئەگەر کەس ئەو کەسە نەناسێ دەڵێ مە زۆر دەوڵەمەنە، چونکە ناکڕوزێتەوە، ئەوەی کڕوزایەوە قەت باوەڕی پێ نەکەن، بەو خوایە ئەوەی کڕوزایە پارەی زۆرە، بیخە قاعیدە بۆ خۆت، ئەوەی کڕوزایە پارەی هەیە بەعام، دوو لە قسەی بەڕێستان ڕاست ناکەن. ئینسانێک خاوەنی شخصیت بێت سپاسی خوا بکە ناکڕوزێتەوە، درۆژ ناکات، بەڵام کڕوزانەوە سیفەتی ئینسانی ئیمانداری ڕاستەقینە نییە. بۆیە ئێمە زۆر ناشکوریمان کرد، زۆر کڕوزاینەوە، زۆر سپاسی خوامان نەکرد لەسەر ئەو ناز و نیعمەتەی کە پێشتر پێمانی بەخشی بوو، خوا لێمانی سەندەوە. ئێستا چاوەڕێ وتی خوایە مەعاشەکەی دێ، خوایە ئیش نەما ئیش کز بووە، چۆن ناکز نابێت، تۆ ناشکوریەکی شەو ڕۆژ. خوای گەورە غەزەب بەڕژێنێ بەسەردا. جەماعەتی هاتن بەلای ئیمامی مالیکی کوڕی دینار، زانای گەورەی تابعین ڕەحمەتی خوایان لێبێ، وتیان ئیمامی مالیک سەرمان سوڕماوە وەکو ئەمڕۆی ئێمە، سەرمان سوڕماوە، باران تاخیر بوو، باران نابارێ. ئەو تا چەندەها شوێنەیە، چەندەها شار و شوێن هەیە لە وڵاتی خۆمانە ئێستا دەغڵودانیان بەرەڵا کردەوە بەکەڵ نەما، بارانەکە نەما لەر ئاسمانەوە. ئەگەر خۆ ئەو تۆزەشمان لێ بگرێتەوە، کی هەیە ڕزگارمان کە، کی هەیە فریامان کەوێت؟ بەسە با بگەڕێنەوە بۆ لای خوا. ئیمامی مالیک بۆچی باران تاخیر بوو؟ سەرمان سوڕماوە. ئەوش فەرمی منیش سەرم سوڕماوە لەوەی کە باران، ئێوە دەڵێن باران تاخیر بوو، من دەڵێن بەرد باران تاخیر بوو، بەرد باشە بەرد بۆ نابارێ. ئەو لە سەدەمی تابعین ئاوا دەڵێ، سەدەمی سەحابە ئەڵێ منی سەرم سوڕماوە چۆن بەردباران تاخیر بووە، تاخیر بۆ بەردباران. ئەمڕۆ دەبینی خەڵکی دەکات، تەماشا دەکەی لە ڕۆژی جومعەدا بڕۆ، ئێستا ئەمڕۆ بە هەزارەها ئەگەر نەڵێ ملیۆنەها ژن و پیا ئەمڕۆ نوێژ ناکەن. پیا و جومعە ناکە، ژن شوێنی نوێژکردنی نییە، نە نوێژەکە و نە هیچ شتێکی، نە مەغریبەکە، نە عەسر، نە عیشان، نە نیۆڕ. بە حسابم چۆ بە سەفرە دادەم نوێژ ناکە لە کاتێکە عوزریشی نییە. بەڕاستی ئەوە کۆمەڵگای ئێمەیە،
کۆمەڵگایەکین ئاگامان لە جومعە و جەماعەت و هیچ شتێک نیە و گوێی پێ نادەین لە کاتێکە دەڵێن باران بۆ تاخیر بوو ئێمەش دەڵێن بەردباران بۆ تاخیر بوو با بە خۆماندا بچینەوە ڕێگای خوا بگرین ئەو کاتە ئینشاڵڵا ئەوەی کە خۆمان دەمانەوێت باران و ڕەحمەتی خوا دەڕژێ بەسەرماندا یا ڕەبی خوای لە گوناهەکانمان خۆش بی خوایگیان بارانی بە ڕەحمەتمان بۆ بارێنی خوایگیان بەکردەوە خراپەکانی خۆمانمان لەگەڵا نەکەی ئامین. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. دەڵێن بۆ باران نابارێ بۆ باران تاخیر بوو یەکێتر لە هۆکارەکانی تاخیربوونی باران کەمبوونەوەی باران ئەوەیە کە ئەمڕۆ غەش و فڕ و فێڵ لە معاملات و کەسابەتا زۆر بووە وەک پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم یەکێک لە نیشانەکانی قیامەت وای لێ دێ ئەڵێن لە فڵان بنەماڵەدا پیاوێکی سیقە هەیە فڵان بنەماڵە ئێستا وای لێ هاتووە لە بازاڕا بڕۆ مەعرەزەوە بەخوا لەوانێت چەندانێکی سیقە ببینی بڕۆ مەیانەکە هەروە بڕۆ بازاڕەکە هەروە بڕۆ ناو هەموو ئیشەکانە و هەر ئیشێ دەکەی تەماشا دەکەی هەمووی خەریکی فڕ و فێڵە ئەوەی حیوانات دەفرۆشێ هەتا لە مریش فرۆشەکانە زۆرێکیان فێڵ لە خەڵکی دەکەن مریشکی خراپ دێنن و بەسەر خەڵکە ساقی دەکەنەوە ئاژەڵ فرۆشەکان هەروە سیارە فرۆشەکان هەروە خان و فرۆش و عەرز فرۆشەکان هەروە هەموو شتەکان ئەوەی کە شتی 250 فرۆشی سەرێکی خەریکی خەشکردنە شتی هەزاریە فرۆشێ بە هەمان شێوە غەش و فرۆفێڵ زۆر بۆ لە معاملە و کەسابەتە پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح جامع صغیرە ولا نقص قوم المكيال والميزان إلا أخذوا بالسنين وشدة المؤنة وجور السلطان عليهم استحالا إيه من حالتين هر قومك لك بيوانا وكيشانا استحالا بيوانا زونا ما بس كيشانا هي هر قومك لك سابتو معاملة دا لكرينو فروشتنا غش بكن فروفيل بكن لبرانبر إلا خواهي پرودگار چیان بەسەرادێنێت تووشی وشکە ساڵیان دەکە وشکە ساڵی ئێستا حاڵی نەمەتیدەن ئێمە غەشەکەین حتا چەند جا باسم کردو دەڕۆی بۆ شوێنە شتێ بکڕی ئەڵێ داوای ژنەکەوێ پرسیارکی بزان بێکی سیقەم دەسەکەوێ ئێکاکە گیان بۆ ئەڕۆیتە حەی سەناعە ئەڵێ داوای ژنەکەی بێ دوایە کە باشا بگەڕی کاکەیەکی سیقەم بۆ دۆزەڕەوە ئەڕۆیتە مایانەکە بۆ ئەتەوێ مەڕێ بزنێ کاوڕێ شتێ بکڕی بێ پرسیار بکەی ئەڕۆیتە مەعرەزەکان هەروە ئەڕۆیتە ناو بازاڕەکان هەروە بەداخەوە شتێکت پێشانەدا و شتێک تێداتێ غەشت لێکە فێڵت لێکە کاکە فەلاحەکە غەشەکە تۆ غەش مەکە هاوڕێکەت غەشەکە لەگەڵە شەریک مە بە تۆش لەو دزیا بەشدارە بی خۆشەویستی خوا فەرمی صلی الله عليه وسلم هەر قەومێک لە کڕین و فرۆشتنە غەش و فرۆفێڵ و درۆ بکەن ئیلا خوای گەورە تووشی وشکە ساڵیان دەکات ئەیان گرێ بە وشکە ساڵی ئەمە یەک دووەم ژیانیان زۆر ناخۆش دەکا و ژیانیان قورسەکە ئێستا ژیان قورس بۆ زۆر سێم دەسەڵاتدار زاڵ ئەکا بەسەریانە دەسەڵاتدار وا لێکە زوڵمیان لێ بکات بیان چەوسێنێتەوە ئەوان فەقیر و فقرا چەوسێننەوە زوڵمیان لێ یەکەن و غەشیان لێ یەکەن دەی ئەویش خوای گەورە دەسەڵاتدارەکان ئەخاتە بەسەریانە بۆی ئەوانش غەشیان ئەوانش بە هەمان شێوە بن چونکە ئەگەر ئێمە باش بین ئەوانش باش دەبن بەڵام ئێمە لە 1000 دینار غەشەکەین ئەگەر بیرەنەوەتەمانە بێ بچی بکەین کورا بێ بڵێ ڕەحمەت لە کفندس لە 1000 دینارە غەشەکەی فڵان کەس قۆڵین بڕی کۆمەڵی ئیشارەت و ئاماژە هەیە لە مەعرەزەکانە ئاماژەیەکە بۆ شتێک بەرامبەرەکەی تێکا بەس من تێ ناگەم مەبەستی چییە ئەڵێ قۆڵی ببڕە ئەوە نەپارەمەوێ ئاواکە لە 2 وەرەقەمەوێ فێڵ و خیانەت لە مەیانەکە ئەگەر ئاگال لە خۆتەن گوێش دەکەن گوێتە بڕن هەموو بازاڕەکە هەروایە شتی عادی دێنێڵێ ئەسڵیە دەرەجەیەک وا لە ئێمە هەیە دەرەجەیەک کامە دەرەجەیەک وا هەیە خەریکی فڕوفێڵین و کاتێکە پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم هەر کەسێک غەش و فڕوفێڵ و درۆ بکە بۆ ناو جەهەنمە تەواو ئیتە تۆ هەبڵێ بەهەشتیم بۆ بە قسەی تۆ نابێ بە قسەی پێغەمبەری خوا بێ صلی الله عليه وسلم ئەوەی فڕوفێڵ کە بۆ ناو جەهەنمە 2 مناڵ 3 مناڵ 4 مناڵ تەیە ئەم هەموو غەش و خیانەتە لە خەڵ بۆکەی ڕۆژانە خەریکی فڕوفێڵ و درۆی
هەڕاج لە کاتێکە هەڕاج نییە. ئەگەر هەڕاج بێ قەچێکە دەست خۆش بێ زۆر شتێ باش. لە کاتێکە لە بازاڕە بە 1000 دینارە تۆ دی 2000 هەڕاج. یعنی ئەمە کارەساتە، ئەمە مشکیلەکەیە. یعنی جاری وایە کابرا شتەکە فڕۆشی هەرزانە، ڕاستەکە هەرزانە. بەس جاری واشەیە ئەچێ مێشکی خەڵکە بات مستەماعێکی داناوە خەڵکی بێزار دەکا و لە کاتێکا وایش نییە. ئەگەر وابێ دەستی خۆش بێ مناڵم شت هەرزان فرۆشت. خەڵک لە قەیران و ناڕەحەتیایە خاتری خەڵک بگرن، شتی بە هەرزان بدەنێ. بەڵام ڕازگۆش بن لەگەڵەوەدا، هەمومان پێویستە ڕازگۆ بین. بۆیە تەماشا دەکەی پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم هەر قەومێک فرۆفێڵ لە کڕین و فرۆشتنا بکەن ئیلا خوای گەورە وشکە ساڵیان تووشەکە، ژیانیان ناخۆشەکە، دەسەڵاتداری زاڵمیشیان بەسەرا زاڵەکەت. تۆ ئیمامی فۆدەیلی کوڕی عیاض یەکێک لە زانە گەورەکان ڕۆژێک تەماشای کرد کوڕەکەی خۆی کە ناوی عەلیە، گەنجێک بوو تازە پێگەشت، هەرزەکار بوو، ڕەحمەتی خوای لێبێ. سبحانڵە ئەم عەلیە گوێی لە ئاەتێکی قورئان بوو باسی جەهەنەمی دەکرد، ڕۆحی دەرچوو وەفاتی کرد، لە ترسی خوا وەفاتی کرد. مناڵ بوو نەگەشت بۆ 14-15 ساڵ. تەماشای کرد ئیمامی فۆدەیل کوڕەکەی خەریکی کڕین و فرۆشتنە، بەڵام ئاوا تای تەرازۆکە کاتێک شتێکی تێچێ پوش شتێک تێچێ فوی لێکا و ئەی سڕێ وش بۆ ئەوەی هیچی پێوە نەمێنێ، چکە لە قیامەت تۆی خەرتەلا خوێنرێتەوە. ئاگاداری تەرازۆکەت بە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم وإذا وزنتم فأرجحوا، شتان بۆ خەڵکی کێشا قورس بیکێشن، واتە چەند غرامێ قورس بیکێشە، گوناح نییە. 10 غرامە 20-30-50 قورس بیکێشە، بۆی تووشی گوناه و تاوان نەبیت. ئەم گەنجە تازە پێگەیشتووە ئاوا فو دەکات لە تای تەرازۆکە بۆ ئەوەی ئەو غوبار و ئەو تەپ و تۆزەی کە پێوەیەتی نەمێنێ فوی لێەکە، ئەی تەکێنێ. هەجارێک کابراسێکی شتێک بان تەرازۆکەی هەرگوێی پێ نییە. ئاگاداری خۆت بە. ئیمامی فۆدەیل ڕەحمەتی خوا لێبێ دەستی کرد بە گریان، فەرمی کوڕەکەم بۆچی وا دەکەی؟ بۆچی ئەم تای تەرازۆ ئاوا فوی لێ ئەەکەی و ئەی سڕی؟ فەرمی باوەکیان نامەوێ تەپ و تۆزی ڕێگا بۆ خەڵکی بکێشم، نامەوێت تەپ و تۆزەکە بکێشم. سبحان الله. ئیمام فۆدەیل دەستی کرد بە گریان، ڕەحمەتی خوای لێبێ. باوەکیان نامەوێت ئەو تەپ و تۆزە چۆتە بان تەرازۆکەم بیکێشم و بیدەم بە خەڵکی لەگەڵ ئەشیاکەدا، دەمەوێت تەپ و تۆزی پێوە نەبێ. دەتۆ ئاوا ئیماندار بە ڕازگۆ بە لە کەسابەتە. من قەت لەگەڵ بێ وجدانیان نیم، شت هەرزان فرۆشن دەستان خۆش بێ، هەمووتان شت هەرزان فرۆشن. بەڵام گرنگ ئەوەیە هەر کەسێک لە ئێمە لە ئاستی خۆمانەوە ئاگاداری ئەو خاڵە بین، نەڵێن فڵان کەس قۆڵیمان بڕی، بۆ دڵخۆش مەبە، بۆ دڵخۆش مەبە ئیشارەتت کرد بۆ برادەرەکەت پارەت لێ سەند و من ئەوەنە وەرەقە و ئەوەنە گەڵامەوێ، بۆ دڵخۆش مەبە، خوا ئاگاداری تۆ یەکەم فێڵ و خیانەتت کردووە. بەخوا 1000 حەج و عومرە بکەی نیوەژ عیبادەتێکی لە کۆڵ نابێتەوە کە خیانەت و درۆ لەگەڵ کەسێکا کرد، کاک فڵان کەس عیبە بەخوا پارەم ناوێ، پارەم چۆن لە پارە تۆ وەرەگرم؟ ئیتیفاقی لەگەڵ کابراشە کرد ئەوەنە وەرەقەم لە تۆوێت. ئەمە درۆیە، ئەمە غەشە. تۆ هیچ پارەم لە تۆ ناوێت لە مقابلی کە خسارێکت بۆ کڕم، قەیناوەرێک لە ئاسایی بەڕاستی پێی بڵێ، بەس بۆ فێڵی لەیەکی، بۆ دەڵێ هیچم لە تۆ ناوێت لە کاتێکا لەگەڵ کابرای بەرامبەر ئیتیفاقت کردووە ئەوەنە گەڵامەوێ ئەوەنە پارەمەوێ. ئەمە حرام، ئەمە دزیە، ئەمە درۆی لەگەڵ بەرامبەری خۆتا دەیکەی. ئەگەر حاڵی ئێمە بێ چاوەڕی ئەوە دەکەین کە وشکە ساڵی زیاتر ڕووبدا، چاوەڕی ئەو کە زاڵم زیاتر دەسەڵات بەسەر ئێوەدا بگری و سەر ئێمەدا بگری. ئەوە عقوبەی خوایە، دڵنیا بن لەوە. بەڕاستی ئەو کاتە دەزانی بۆچی باران تاخیر بۆ سەیری ئەو بازاڕ و ئەو معاملە و کەسابەتەی و خەڵکە بکەی. یەکێتر لە هۆکارەکانی نەبوونی باران و کەمبوونەوەی باران و تاخیربوونی باران ئەوەیە کە ئێمە وازمان لە تەقوا هێناوە. تەقوای خوامان نییە، زۆر کزە. لە کاتێکا بەردەوامیش نین لەسەر دینداری، وازمان لە تەقوا هێناوە، وازمان لە ئیستیقامە و بەردەوامبوون لەسەر دین هێناوە. کوا جەماعەتەکەی میوانەکانی ڕەمەزان کوان لە کوێن ئێستا؟ چیان بەسەرا هات؟ کوا تەقوامان؟ کاتێکە باسی خوا دەکرێ هەندێک لە پیاوچاکان و باسی خوا دەکرا دەموچاویان زەر دەڵەگەڕا، بەڵام ئێمە کوا ترسی خوا لە دڵمانەیە. بەتەمای خوا حەچی خێر و بەرەکەت برژێنە بەسەرمانە. هەر کەسێک لە ئێمە بەپێی تەمەنی خۆی بیرمان دێ لە وڵاتی خۆمانە و لە دیەکانی خۆمان و شارەکانی خۆمانە چەندەها دەیها و سەدەها کانی هەبوو، هیچی نەما. کوا دێوا بۆ دەکانی تیا بەسە کانێکی نەماوە، ئاوێکی نەماوە، هەمووی وشکی کرد. دەی خوا کوا بەرەکەت ماوە؟
تەقوامان واز لێ هێناوە لە کاتێکا خوای گەورە ئەفەرمێ ئەگەر ئەهلی شارەکان و دێیەکان تەقوای خوا بکەن لفتحنا عليهم بركات من السماء والأرض لأرض لآسمانوا إيما خير وبركة درجين بسريانا أو وعدي خوايا بس تقوى خوابكين تقوى أوي لخواب ترسي خود لحرام وغش وفروفيال بباريسي أو تقوايا تقوى أو نية خليكي قناه تاوان بشورش قشت بين بي كواتا بزان التقوى بردوان بون لسر دينداري وخواب پرستی هوكاريك بويك إيما خواهي قال باران من بسرها ببارينية وأن لو استقاموا على الطريقة لأسقيناهم ماء غدقا خواهي قال فرمي أقر أوان بردوان بن لسر دينك خويان خواهي قال باراني خير وبركتيان بسرها درجينية بلان كوا خلقي بردواما لحفلة كان أهانجا كان لما ربرينا كان للشاية كان لسفر وسياحة كان لزانكو كان وقتاب خانة كان لبازارەکان تەماشا بکەی دەزانی بۆچی تاخیر بۆ باران سەیری ژنی ئەهلی جومعە و جەماعەت بکە سەیری کچەکانیان بکە بزانە چی حاڵێکیان هەیە ئەو کاتە دەزانی بۆچی باران تاخیر بووە تەقوا ئەوەیە ئافرەت پانتۆڵ لە پێ بکە تەقوا ئەوەیە ئافرەت سەری بەدەرەوە بێ نیوە لەچک بکە تەقوا ئەوەیە ئافرەت سنگی بەدەرەوە بێ تەقوا ئەوەیە ئافرەت قۆڵی ڕوت بێ قاچی ڕوت بێ ئەوە تەقوا نییە ئەوە بێتەقواییە دەی خوای گەورەش باران نابارێنێ هەر بۆ خۆت هەڵبەزەرەوە هەرچێکی بیکە نایبارێنێتەوە با بگەڕێن بۆ ڕێگای خوا تەقوای خوا بکەین با ڕێگای خوا بگرین بەڵکو خوای گەورە خێر و بەرکەت بڕژێنێ بەسەرمانە بەڕاستی وەک باسم کرد لەو شوێنانە کە باسم کرد تەقوای خوا زۆر بەکەمی ئەبینی کچەکەی شووەکات خێزانەکەی دەگوازێتەوە ئەبێ لەچکی بەسەرەوە نەبێ نابێ لەچکی بەسەرەوە بێ عیبە ئەمە دواکەوتنە جا لە تۆ دواکەوتوتر هەیە کە قەبر و قیامەتی خۆت لەبیر چۆتەوە بۆ لە تۆ ناموسەقەفتر هەیە کە ڕێگای خۆت بزر کردووە لە تۆ ناڕۆشنبیرتر هەیە کە ئینسانە ڕێگای خوای نەگرت نەموسەقەف و نەڕۆشنبیرە نە عاقڵ و نەتێگەشت و هیچ نییە لای باسی وەکەم لە قورئان و حەدیثا بە عاقڵ ناوی نەهاتووە لە قورئان و حەدیثا ئینسانی عاقڵ ئەوەیە قەبر و قیامەتی خۆی لەبیر بێ من ناقولێ بە عەقڵێتی تۆ فڵان کەس پیاوێکی ئەوە عالم بوو مێشکی دەیەمە گەورەتر بوو ئەی بۆ ئیمانی نەهێنا بۆی سەر لە جەهەنەمایە ئەگەر تۆبەی نەکرد بێ چی قیمەتێکی بە بێدینی بمری با زیرەکترین مرۆڤی ئەم سەرزەوی بی کە ڕێگای خوات نەگرت بتێکت پەرست تۆ لای خوای گەورە وەزنی مێرولەیەکت نییە تەواو با هەرچی خەڵکی بڵێن مێشکی گەورە بوو مێشکی زۆر مهم بوو قیمەتی چییە آخر خاڵدەمێ باسی کەم بۆچی باران کەم بۆتەوە هۆکێکێتە لە هۆکارەکانی باران گوناه و تاوانی زۆرە کە تاوان و گوناه زۆر بوو لەناو موسڵماناندا قسەیەکی کوردەواری هەیە دەڵێ مرۆڤ گلەی لە خۆشەویستەکەی خۆی دەکات ئەوەی کە خۆشی دەوێ ئەوەی کە دۆستێتی گلەی لەو کەسە دەکەی گلەی لە کەسێکی بێگانە ناکەی تۆ گە خزمێکت ئازارت بدا ئەو کۆنێ بێگانەی ئازارت بدا فەرقی زۆرە زۆر فەرقی هەیە ئەگە دراوسێکەت عەزێتدا وەکو وای خێزان و مناڵەکە عەزێتدا ناوەڵڵا فەرقی زۆرە تشبیهات نەبێ خوای گەورەش الله وەلی الذین ئامنوا خوای گەورە خۆشەویستی پشتیوانی ئیماندارانە بۆی ئەو گلەیە کە خوای گەورە لە ئیماندارانی دەکا لە کافرەکان ناکات چونکە کافر کافرە تەواو بۆی دەبینی بارانێن بۆ دەبارێ خۆشەویستی خوا فەرمێ صلى الله عليه وسلم الدنيا سجن المؤمن وجنة الكافر لصحيح مسلم دهاتوا دنيا سجن إيمان دارا بهشتي كافرة دي خواهي قولا لدنيا داوي بيان بخشيوة باراني شاكيان بودا باري بلام تو خود با دوستي خواه دزاني با خوشويستي خواه دزاني با کەسێک دەزانی کە شوێن کەوتی بەرنامەی خوای کاتێک کەس تاوان دەکەی خوای گەورە زیاتر سزای تۆ دەدات لە کەسێک کە باوەڕی بەخوانی و ڕێگای خوای نەگرتووە بۆیە تەماشا دەکەی زینا زۆر بووە ڕیبا خواردن زۆر بووە کوشتن زۆر بووە خراپەکاری زۆر بووە حرام خواردن و غەش زۆر بووە ئەو کاتێک کە گوناه و تاوان دەبێت وەک پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم لە هەر قەومێکە ڕیبا و زینا زۆر ببێ ئیلا خوای گەورە سزای نەدات ئەمڕۆ زۆر بووە بەس پەنا بەخوا کەسێ بەداخەوە گلەیم لەو خەتیبانە هەیە لەو کەسانەی دەڵێن کاکە زینا خواردن بۆتە ئاو خواردن زیناکردن عەفوەن بۆتە ئاو خواردنەوە بەڕاستی قسەیە زۆر خەتەرە وا نییە ئەو قسە ڕاست نییە
ئەگەر ئاو خواردنەوە بێکەوەتە هەمومان پەنا بخوا زینا دەکەین هەموو خەڵک ئاو دەخواتەوە زۆر بوو بەڵام بڵێ وەک ئاو خواردن زۆر بووە بێگومان ئەمە تۆمەتێکی گەورەی ئەدیتە پاڵ خەڵک کە هەموو خەڵکی زینا دەکات ئەوەشی کە خۆی وا دەڵێ خۆشی ئاو دەخوا کەواتە خۆشی دەیکا ئەمە تۆمەتێکی زۆر خەتەرە ئاگادار بن زۆر بووە بەڵام ناڵین وەک ئاو خواردن چونکە ئاو خواردن هەموو کەسێک دەیخوات مناڵێکیش کە دەیخواتەوە تەمەنی 1 ساڵ بێ بەڵام زۆر بووە ئیمامی عەبدوڵڵای کوڕی عەباس لە ئەثەرێکی صەحیح داهاتۆ دەفەرمێ هیچ ساڵێک نییە کە حکمی حەدیث پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم هیچ ساڵێک نییە لە ساڵەکەی پێشی خۆی یا لە ساڵەکەی دوای خۆی یەک تکەیە باران زیاتر ببارێ یەک تک والله ئێستا و 100 ساڵ لەمەوە پێش 1000 ساڵ لەمەوە پێش ئەو ئەندازەی کە خوای گەورە لە ئاسمان دیاری کردو تکەیە زیاد و کەمی نەکردووە بەڵام دەفەرمێ بەڵام تەوزیعاتەکەی جیاوازە ئەی کاکە لە ئێمە باران نابارێت لە چەند وڵاتی لافا وەڵساوە چەند جار باران وێرانیانی کردووە تەوزیعاتەکەی جیاوازە ئەم ساڵ خوای گەورە لە وڵاتی ئێمەی دەگرێتەوە ئەیباتە وڵاتێکی تر ساڵەتر لە وڵاتێک گرێ ئەیباتە وڵاتێکی تر تەوزیعاتەکەی جیاوازە دابەشکردنەکەی ئەگینات ڕێژەی باران لە ئاسمان زیاد و کەم ناکات دەی ئەم ساڵ سزای ئێمە ئەدا لێمان دەگرێتەوە بۆیە با لە کۆتاییدا ئەڵێن بەخۆمان نابچینەوە خوای گەورە دەفەرمێ قل ئەڕائەیتم ئین ئەصبح ماؤکم غەورا فمن يأتيكم بماء معين ئەگەر ئەی محەممەد صلی الله عليه وسلم پێیان بڵێ ئەگەر خوای گەورە ئاو باتە خوارەوە بە زەویە ئاو نەمێنی کی هەیە ئاوتان بداتێ کی هەیە ئاوتان بۆ دەرخات دەی کاکە 10 ساڵ 15 ساڵ لەمە پێش ئاو لە زۆر نزیک بوو ئێستا چۆتە خوارەوە بە دەیەها مەتر زیاتر هەنەشێن 50 مەتر ئەو بیرەی کە 15 ساڵ لەمە پێش شەو ڕۆژی ئیشێکە جارێ ێستا نیم سەعات 20 دقیقە ئیش ناکە ئاو ڕۆژتە خوارەوە وردە وردە دەی خوای گەورە بیباتە خوارەوە فمن يأتيكم بماء معين خوای گەورە دەفەرمێ کی هەیە ئاوتان بۆ بهێنێ کی هەیە ئاوی سازگارتان پێ ببەخشێ بۆیە ڕێگای خوا با بگرین خوای گەورە بیەوێ بە چرکەیەک هەرچی ئاوی سەر زەوی هەیە ئەمەی سوێر دەکات لە تینە کوێر دەبین هەر دەخنکەین با ڕێگای خوا بگرین بگەڕێنەوە لای خوا بەسە سافیرەی بەسە خراپەکاری ژنەکانتان کچەکانتان با لە خوا بترسن با ڕێگای خوا بگرن بەسە ئەگەر غیرەتت هەیە و خاوەنی ئیمان و غیرەت و تەقوای بەسە بەس شتەکەت بە سافیری خۆی پێش سیارەوە با لەچکە بدا بەسەریە لەچکی ڕاستەقینە نەک درۆینەوە جامانەکەی من چۆن ئاسە نیوی سەرم بەدەرەوێ ئەوە نا نیو لەچک لەچکی کامل ژنەی بەسەری داپۆشێ نیو لەچکی یا لە ملیایەتی ئەمە ملپێچە یا لەچکە با ڕێگای خوا بگرین بگەڕێنەوە بۆ لای خوا بۆ خاتری خوا بەسە با کچەکانتان بە حەیا و بڕاتە دەرەوە با ژنەکانتان بە حەیا و بە شەرمە بڕا بۆ هەر شوێنێکە دۆڕا بۆ سەفرە و سیاحەت بڕۆ ئێستا بڕۆ بۆ دەشتە بزانە چەند هەزار ئافرەتە بینی لەچکی بەسەرەوە نییە بەتەمای باران بارێ بەتەمای دڵخۆش بی بەخوا نییە بارانش بارێ هەر دڵخۆش نابن دڵنیا بن لەوە هەتا ناشکری بکەین تا خراپەکاری بکەین ئەوە حاڵمان دەبێت اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات يا ربي خواه الشفاء نخوش كان من بدي بتايبتي أواني داوي دعاء خيريان كدو يا ربي خواه هدايتي خزانة كانوا كشكانوا خشك كانوا أو خلق بدي يا رب العالمين خواه جان رقاي خۆتمان بۆ ئاسان کەی لەسەری بەردەوام بین خوایان تەقوامان پێ بەخشی خوایان بەکردەوەی خراپی خۆمانمان لەگەڵانەکەی خێر و بەرەکەت و خۆشی برژێنی بەسەرمانە یا ڕەبی خوای ئاخرمان بەخێر بگێڕی نوێژ و ڕۆژ و عیبادەتمان لێ قبول کەی خوایان کۆمەلگامان لە غەش و فرۆفێڵ و درۆ پاک بکەیتەوە آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين